إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونستهديه ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له، وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدا عبده ورسوله. يا أيها الذين آمنوا اتقوا الله وقولوا قولا سديدا يصلح لكم أعمالكم ويغفر لكم ذنوبكم، ومن يطع الله ورسوله فقد فاز فوزا عظيما. أما بعد، فإن أصدق الكلام كتاب الله، وخير الهدي هدي محمد صلى الله عليه وسلم، وشر الأمور محدثاتها، وكل محدثة بدعة، وكل بدعة ضلالة، وكل ضلالة في النار. إيمان داراني خوشويست، ئێمە بووینەتە مسلمان بەوشەی شایەتمان بووینەتە مسلمان، الشهادة، واتە شایەتی ئیمان. هەتا ئەو شایەتی ئیمانە نەدەی تۆ مسلمان نیت کە ئەڵێی ئەشهەدو ئەن لا إله إلا الله وأشهد أن محمدا رسول الله. واتە من شایەتی ئەدەم کە الله جل جلاله تەنها ئەوە کە پەرستراوی حەقە و جگە لە ئەو هیچ کەسێ شایستەی پەرستن نییە با ناوی خوایشیان لێ نابێ. وشایەتیش ئەدەم کە محەممەد صلی الله عليه وسلم پەیامی خوای بە ئێمە ڕاگەیاندووە، ئەو ڕەسوولی ئەڵڵایە. بەم شایەتمانە نەبێ نابی بە مسلمان. لەیرە پرسیارێ دێتە کایەوە خۆشەویستەکانم، ئایا ئێمەی مسلمان سەرچاوەی شەریعەتمان لە کێ وەرەگرین؟ دینمان، عەقیدەمان، بیر و باوەڕ، یعنی عیبادەتمان، پەرستشەکانی، یعنی ئەخلاقمان، ڕەوشتەکانە مەبەستمان، ڕەوشتە جوانەکان و ڕەوشتە ناشرینەکان لە کێ فێرە بین؟ سەرچاوەی ئەو شەریعەتە چییە کە ئەمانەمان فێرەکە؟ سەرچاوەی شەریعەت خۆشەویستەکانم بە ئیجماعی زانایانی ئیسلام، سەرچاوەی شەریعەتی ئێمە بریتیە لە قورئانی پیرۆز، ئەو کتێبەی کە هەمومان ئەیناسین، و هەروەها سنەتەکانی ڕەسوول الله صلی الله عليه وسلم کە بۆ ئێمە کۆ کراوەتەوە، کە بریتیە لە، وەکو زانایان ئەفەرمن، بریتیە لە فەرمایشتەکانی ڕەسوول الله کە فەرموویەتی، کردارەکانی ڕەسوول الله کە بە کردەوە جێبەجێی کردووە، و هەروەها هەر شتێکیش ڕەسوول الله بینی بێتی و لێ ڕازی بوو بێت و دەنگی نەکرد بێت، چونکە ئەو پەیامبەری خوایە، لە هیچ شتێکی ناحەق و ناڕەوا بێدەنگ نابێ. ئەمە سەرچاوەی شەریعەتی ئێمەیە کە بریتیە لە قورئان و لە سنەت. طبعا ئەمە سەرچاوە ڕئیسیەکەیە، جگە لەمەش مثلا ئیجماع و ئەوانەمان هەیە، ئەو بابەتێکی ترن. بەڵگەمان لەسەر ئەوەی کە سنەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لەگەڵ قورئانە سەرچاوەی شەریعەتە، کە ئەمڕۆ خەڵکانێک پەیا بوون ئەڵێن ئێمە تەنها قورئان ئەگرین و سنەتی پێغەمبەری خوا بە شەرع نازانین. بەداخەوە لەناو مسلمانانە خەڵکانێک وا پەیا بوون، بەچکەی مسلمانن، ئەگەر چین قەناعەتم وایە کە بێدینەکانی زمانی کۆنن کە بە ئاشکرا ئینکاری دین و خوا و
قورآن و پێغەمبەر و هەموو ئەمانەیانە کرد بەڵام ئێستا شەرمەکەن کەلپەلێکی تریان لەبەر کردووە ئەڵێن ئێمە قورآن بەسە و ئەواو سنەتی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم وەرناگرین. ئەمە فتنەیە کە تەبعاً بەڕێزان فتنەیەکی ئاعتیادی نییە لەناو هەموو مسلمانانە بڵاوە ئێستا. بەڵگەمان چییە کە ئێمە سنەتی پێغەمبەر دینە لەگەڵ طبعاً سنەتی صحیحی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم کە ئێمە ئەو سنەتە صحیحە زانایانی ئیسلام ڕوونیان کردێتەوە کامیان صحیحە و کامیان خوا نەخواست هەر کەسێک درۆیەک بەدەم پێغەمبەر بکە و توانە ئەوە درۆیە و قسەی پێغەمبەر نییە. بەڵگەمان چییە؟ سنەتی صحیحە بەڵگەیە بۆ ئێمە، بەڵگەمان ئاەتی قورئانە. هەر لە قورئانە خوای پەروەردگار لە سوورەتی ئەنیساء لە ئاەتی 59 ئەمرەکا کە ئێمە ئیطاعەی پێغەمبەر بکەین صلی الله عليه وسلم. يا أيها الذين آمنوا أطيعوا الله گۆڕایەڵی خوابن ئەی ئیمانداران و ئەطیعوا الرەسوول و گۆڕایەڵی پێغەمبەری خوابن صلی الله عليه وسلم. هەروەها لە سوورەتی ئەنیساء ئاەتی 80 خوای تەعالە ئەمرەکات و پێمان ڕائەگەیەنێ هەر کەسێ ئیطاعەی پێغەمبەری کرد ئیطاعەی خوای کردووە. ئەفەرمێن من یطع الرەسوول فقد أطاع الله. هەر کەسێ بە قسەی پێغەمبەر بکە گۆڕایەڵی فەرمایشتەکانی پێغەمبەر بێ و گۆڕایەڵی خوا بووە. هەروەها لە قورئانە و لە سوورەتی حەشر ئاەتی 7 خوای تەعالە ئەمرمان پێکا کە هەرچی پێغەمبەر هێنای فەرمانێکی کرد ئەبێ ئێمە جێبەجێکەن، قەدەغەی شتێکیشی کرد کە ئەبێ ئێمە لێی دوور بگرین. ئەفەرمێ وما ئاتاکم الرەسوول فخذوه وما نهاکم عنه فانتهوا. ئەوەی پێغەمبەری خوا ئەمری پێتان کرد یەکسەر وەریگرن، ئەوەی پێغەمبەری خوا قەدەغەی لێتان کرد لێی دوور بگرن. ولا سوورەتی النحل ئاەتی 44 بەڕوونی خوای تەعالە ئەفەرمێ ئیشی ئەو پێغەمبەرە کە من ناردوومە و قورئانم پێ ناردووە ئەوەیە کە قورئانتان بۆ ڕوون کاتەوە، یعنی قورئانتان بۆ ڕوون کاتەوە بۆتانی تێتان بگەینێ قورئان چۆن جێبەجێ ئەکەن. ئەفەرمێ وأنزلنا إليك الذكر لتبين للناس ما نزل إليهم. ئێمە ئەم قورئانەمان بە تۆ داوە ئەی پێغەمبەری خوا تا بۆ خەڵکی ڕوونی کەیتەوە ئەوەی بۆیان دابەزیێت چۆن جێبەجێی بکەن. يعني خوای تەعالە ئێستا لە قورئانە ئەفەرمێ وأقیموا الصلاة، يعني ئەی مسلمانان نوێژ بکەن. ئیتر هیچ ڕوونکردنەوەیەک لەبارەی نوێژ نەهاتووە چۆن بیکەی. کاتی ئەفەرمێ وآتوا الزەکات هیچ ڕوونکردنەوەیەک نەهاتووە ئایا زەکات لە چیا ئەدرێت لە چیا نادرێت چەند ئەدرێت چۆنە، هیچ ڕوونکردنەوەیە نەهاتووە. خوای تەعالە کە ئەفەرمێ كتب عليكم الصيام هەندێ ڕوونکردنەوەی کەم نەبێ ئەگینا بە تەفاسیل باسی ڕۆژوو نەکراوە لە چی ئەشکێت چۆن بیگری چی کاتێ پارچێ بکەیت چی کاتێک مثلا بەربانگ بکەیت بە تەفاسیلی ورد. هەروەها کاتی خوای تەعالە ئەفەرمێ حەجتان لەسەر فەرز کراوە شێوازی حەج خوای تەعالە ڕوونی نەکردوتەوە چۆن بیکەی چۆن ئەنجامی بدەیت و طبعا عیبادەتەکانی تریش حەڵاڵ حرام هەموو شتەکان. جا خوای تەعالە پێغەمبەرە نێرێ صلی الله عليه وسلم بۆ ئەوەی فێرمان کات چۆن نوێژ بکەین ئەفەرمێ صلوا كما رأيتموني أصلي. نوێژ بەو شێوە بکەن کە من ئەیکەم. ئیتر ئێمە فێر بووین نەزانین 5 فەرز نوێژمان هەیە، ئەزانین نوێژی بەیانی 2 ڕکاتە، نوێژی نیمەڕۆ 4 ڕکاتە، نوێژی عەسر 4 ڕکاتە، نوێژی مەغریب 3 ڕکاتە، نوێژی عیشا 4 ڕکاتە. کاتێ دەستی پێکەی چی ئەخوێنی کاتێک ئەچیتە ڕکوعە ئینجا چۆن سوجدە ئەبەی ئەمانە هیچی لە قورئانە باس نەکراوە، هەمووی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم خۆی ڕوونی کردوتەوە ئێمەش لەوە فێر بووین. هەروەها زەکات، هەروەها ڕۆژوو، هەروەها حەج. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمێ خذوا عنی مناسککم. سەحابەکانی هەر هەموو بڵێم ژن و پیاو دەگمەن هەبوو نەڕۆیشت 100,000 سەحابەی برد لەگەڵ خۆیان حەجی پێیان کرد هەنگاو بە هەنگاو. ئەم جا فەرمووی ئاوا حەج بکەن کە بردکردم. حەڵاڵ و حەرامیش پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم زۆر بە تەفاسیل ڕوونی کردوتەوە. يعني مثلا ئێمە نازانین کەر حرامە خواردنی گۆشتی کەر ئەگەر حەدیسی پێغەمبەر نەبێ، ئەگەر پێغەمبەر نەیوتایە. يعني ئەوانەی کە ئەڵێن تەنها قورئانمان بەسە اعتیادێ بە کەریش بخۆن و ئەڵێنیش ئەڵێن کەر حەڵاڵ، ئەڵێن سەگ حەڵاڵە گۆشتی سەگ.
وأڵێن مسلمانیش. ئەمە لە ئاەتەکانی قورآن چەندین ئاەتی ترمان هەیە. بۆ نمونە خوای تعالی لە سورەتی ئالی عیمران ئاەتی 33 ئەفەرمێ قل إن كنتم تحبون الله فاتبعوني يحببكم الله. ئەگەر ئێوە خواتان خۆش ئەوێ شوێنی پێغەمبەر بکەون صلی الله عليه وسلم تا خوات خۆشتانی بوێ. و هەروەها خوای تعالی باسی پێغەمبەرەکە ئەفەرمێ ئەو پێغەمبەرە کە بۆتان ێنێرم يحل لهم الطيبات ويحرم عليهم الخبائث. پێغەمبەر تێت شتە پاکەکانیان بۆ حەڵاڵەکە شتە پیسەکانیان لێ حرامەکە. دەیەها ئاەتی تر. ولا حديث پیغمبر شاه صلى الله عليه وسلم پیغمبر خوا افرمي الا اني اوتيت القران ومثله معه. من قران بيدراو لقال قران شاء اشتكيت لك القران كسنتي پیغمبر صلى الله عليه وسلم. وهروها پیغمبر خوا افرمي عليكم بسنتي وسنه الخلفاء الراشدين المهديين. شاني سنتي من بكون وسنتي خليفه الراشد كان اذا ادراو كان. ولا حديث هاتوا پیغمبر خوا افرمي صلى الله عليه وسلم افرمي يوشك رجل شبعان على اريكته يقول علينا بهذا القرآن فما وجدنا فيه من حلال احللناه وحتى اخر حدثك. افرمي زمانك دي نزيك زمانك بيت كابرا شاني داتو لسرسي سمكي خوي على قرآن بعد مساء حتى القرآن حلال كلابه حلاله وحتى القرآن حرام كلي حرام ايتر سنه ومنه ومعنى يا غمر افرمي زمان دي نزيك او بيت سبحان الله. وإيسا هاي لنا بالضبط سبحان الله. رأيك إيسا معي لو ظروفك بالضبط أو قصة أكريه جاء مسلمان أبي زور وريابن إيسا من لسرتاي متاركوا عرزم كردن وحديث في غمرة صلى الله عليه وسلم وكو عرزم كردن من بيستوهاش صال زيادة وتاري جمعة أدم أم بيستوهاش صلاح عمو وتاريك جمعة من وتما. أما بعد فإن أصدق الحديث عن أصدق الكلام كتاب الله. باشترين كلام إخوائي پروردگار كلا قرآني في رزايفة. وخير الهدي هدي محمد صلى الله عليه وسلم. وباشترين ريبازي في غمر إخوائي صلى الله عليه وسلم. شون باشترين ريبازني إخوائي تعالى أفرمي ولكم في رسول الله أسوة حسنة. في غمر باشترين قدوس المشقب إيوا شوني بكون بوكير لمن كان يرجو الله واليوم الآخر وذكر الله كثيرا. باشترين ريبازي في غمر رسول الله. خرابترين ريباز أمانيك إسفاس يكم يك لمانه أوانيك لا ينداول الريبازي في غمر إخوة صلى الله عليه وسلم. كوابيا شواني دينك في غمر صلى الله عليه وسلم وحمول أدانيك وبيا شوانبونيك بو أو ريبازة أو بدبختية قربسرية نقبتية حتى أخيرنا يعني لدنيا جيجا لقيامة أو بتأكيد رشي روجي قيامته. لو رجيك في غمر إخوة فرمي صلى الله عليه وسلم خلقان يقدين دزنيو جان قرتوها يعني آثاري دزنيو جان هي بو من وعزان أمتي منن كات يدين لآوي حوزي كوسر بوئي لو أويان في بدم لو رجيك الدنيا يعني زور قرمة خور يكمل دورة من باني أنا كم بوئي لو أويان في بدم في غمر إخوة خوي بدستي خوي لو أوادات مسلمانات الله تيان بربن ملائكة الله من شاء الله موازن لبن أو أنا أمتي منن أفرمن أي پیغمبری خواه تو نازاین لدوای تو چیان کرد چون دینیان گوری جا ابي زور آقامان لخومان بیا برزه داواکم لخوای پروردگار بخاطر ناو جوانکانی خوی هدایت من بده نور ایمان بخاطر دڵاکان مانەوە دا مەزرامان بکە لەسەر دینارەتی لەسەر ئیسلامەتی یا ربی خوای ئیسلاحی حاڵمان بکەی یا ربی خوای ڕەحم بە مردوەکانمان بکەی شیفای نەخۆشەکانمان بدەی یا ربی خوای لەسەر دینی ڕاستەقینە دینەکەی خۆت دینی ئەو دینەی کە ئێمە هەفتە جار لنيوشكان معنا علين اهدنا الصراط المستقيم يا ربي لسر او دينا بردوان بين حتى او رجاء امرين ليلا ندين بملا وبولايا بكوين الشان صراطي غير الصراط المغضوب عليهم ولا الضالين قد شوني اواننا كوين يا رب العالمين امين امين. آمين آمين. الحمد لله رب العالمين الصلاة والسلام على رسول الله الأمين وعلى آله وصحابته أجمعين. يا أيها الذين آمنوا اتقوا الله ولتنظر نفس ما قدمت لغد واتقوا الله إن الله خبير بما تعملون. خوش سكانم هلا سر بابته زنياني إسلام لصحابي في غمر إخوة صلى الله عليه وسلم فاشان أواني شوني صحابة كوتون وتلبي صحابة بون فاشان أواني شوني أوان كوتون كبيان أو تريد تابعين وأواني شوني تابعين كوتون كبيان أو تريد تابعين شوان كوتو كان أمانا يعني أو سي قرنن كبي غمري خوا شايتيان بودا أفرمي باشترين شرخ كي منن
پاشان ئەوانەی لە دوای ئەوانتێن پاشان ئەوانەی لە دوای ئەوانتێن ئەمانە باشترین ئومەتی ئیسلامن. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەوەی لە زەمان ئەوە بووە ئەوەشی لە زەمان سەحابەیە بووە و ئەوەشی لە زەمان تابعیە بووە. هەر هەموو ئەمانە ئیجماعیان کردووە و کۆبوون لەسەر ئەوەی کە سنەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لەگەڵ قورئانە بەیەکەوە وەرەگیرێ. ئەگەر سنەت وەرنەگری دینی ئیسلامت هەڵوەشانەوە هەر لە بن تەمەڵەوە هەڵەوەشێنیتەوە چونکە هیچی نامێنێتەوە. وەکو ئێستا هەندێک ئەڵێن نوێژ هەر نوێژ نییە، ئەڵێن نوێژ هەنێک ئەڵێن نوێژ ئەوە نییە کە ئێمە ئیکەین، بریتە نوێژ ئەوەی کە سڵێ عنی پەیوەندیت هەبێ لەگەڵ خوایە و بڕێکیان شەڵێن لەگەڵ خەڵکا عیلاقاتت هەبێ پەیوەندی بکەیت کۆمەڵایەتی جاڵێن پەیوەندی کۆمەڵایەتەکان. زەکات ئەڵێ بەس دڵ خۆت پاکەرەوە تەواو حەقت نەبێ لە خەڵک. ڕۆژوش ئەڵێ دەمت بگرە لە خراپەوە. حەجیش ئەڵێ ڕووکەرە یعنی با دڵت لە لای ماڵ خوا بێ لە لای خوا بێ. ئەوە تەواو ئیسلامیان هەڵوەشانە لە بن تەمەڵ. جا ئەمانە هەر بێدینەکانی جارانن تاقەتی نوێژ و ڕۆژ و زەکات وەمانەیان نییە، بەڵام ئێستا بەرگێکی تریان کردوتە بەر. خوا پەنامان بدا، خوای تعالی هیدایەتیان وەلایەک بدا. إن الله وملائكته يصلون على النبي